بەڵێ کۆسار بەردەوامە بین دەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکە باسی ڕێکخراوێکی مەدەنی ئەکەین بە ناوی تۆڕی میدیایی تۆڕی فۆکەس کە ئەم تۆڕە هەڵساون بە ئامادەکردنی خولێکی ڕاهێنان بۆ ئەو گەنجانەی کە دەیانەوێت چاودێر بن لە کاتی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەنجا ئەم تۆڕە لەژێر ناوی جیاجیایە بەشداری کردو، بەڵام ئەم جارە لەژێر ناوی فۆکەس دەبێت. هەر لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز کۆشش محەممەد دەکەین لە ستۆدیۆ میوانمانە. سڵاو لەبێت کا کۆشش بەخێر بێت. زۆر سپاس دەکەم کا کۆشش. گرنگی ئەم خولەی بەڕێستان لە چیایە؟ بەڵێ ئێمە وەکو تۆڕی فۆکەس کە ئێوەش ئاماژەتان پێکرد لە ماوەکانی ڕابردوو هەر جارێک دەرفەتە بۆ لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوە کارمان کردبێت لەژێر ناوێکی کیا کارمان کردووە. ئەم جاریان لە ڕێژێر ناوی تۆڕی فۆکەس کارەکەین کە مانای ناوەکەش سەرنجدان و وردبوونەوەی لە کێشە و گرفتێکی کۆمەڵگا. ئێمە ئەم جاریان لەژێر ناوی تۆڕی فۆکەس کە 5 ڕێکخراو ئەندامن لەم تۆڕەیە. ئەم 5 ڕێکخراوە پێشتر لە مەجالەکانی بڵێن لە چەند بوارێکی جیاجیای کاریان کردو، بەڵام ئەم جاریان وزەی خۆیان تەرخانەکەن بۆ چاودێریکردنی پرۆسی هەڵبژاردن. چکە ئێوە باش زانن پرۆسی هەڵبژاردن پرۆسێکی گرنگ و یەکلاکەرەوەیە لە پەیوەندی بە گۆڕانکاری ئیداری لە سیاسی شەبێت لە ناوچەکەیە بەتایبەتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەم جارە بە وزەیەکی باشەوە ئێمە وەکو تۆڕی فۆکەس ئەمانەوێت کار لەسەر بەشداری پێکردنی گەنجان بکەین و خودی گەنجان ببنە چاودێر بەسەر پرۆسەکەەوە و ئەم دەرفەتەمان خۆستەوە کە زیاتر لە ڕێژەی کە پێشتر گەنجان بەشداریان نەکرد ئەم جاریان ڕێژەیەکی زۆر باشتر بەشدار بن لە چاودێریکردنی. بەڵێ کاتە بگورە کۆسار ئەم خولە تەنها بۆ ئەو گەنجانەی کە لە ناو پارێزگای سلێمانیان بەڵێ لە سەراسی پارێزگای سلێمانی پرۆسی چاودێرەکە ئەنجام دەدەین واتە لە کۆی بنکە و هێزگەکانی پارێزگای سلێمانی کارەکە دەکەین و ئێستا لە ئیدارەی گەرمیانەوە دەستمان پێ کردووە و دەورەکە خولەکانمان دەستی پێ کردووە. ئمە جگە لەو خولانەی کە تایبەتن بە چۆنەتی چاودێریکردنی پرۆسی هەڵبژاردنەوە کە لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە کاری لەسەر دەکەن. ئێمە کۆمەڵێک خولی تایبەتی کیان بۆکەینەوە لە هونەری مامەڵەکردن و شێوازی بەڕێوەبردننی هەر ئەرکێکی کێ پێیان ئەسپێرێت بۆ ئەو گەنجانە سوودمەند دەبن لەو خولانەش کە ببێ بەرامبەر بۆیان ئەڕخسێنی. جا بابەتەکەوا لێ بکەین کا کۆشش جەنابە سەرپەرشتیاری تۆڕی فۆکسی بۆ چاودێری هەڵبژاردن. ئێمە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە دەستگایەکی گەورەیە بە ناوی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق. پەیوەندیتان لەگەڵ ئەم کۆمیسیۆنەیە و ئەم خولانەی کایکەنەوە بۆ کارمەندەکانی ئەوانیەکەنەوە بۆ خەڵکی ئاساییەکەنەوە ینی ئەگەر وەکو یەک بن جیاوازیتان چێ لەگەڵ کۆمیسیۆنە؟ ئێمە پەیوەندیمان زۆر باشە چکە یاسا ڕێکی خستەوە پەیوەندیە لە چوارچەوەی یاسایی هەڵبژاردنەکانە ڕێکخراوە، بەڵام زۆر ڕوحمان سوک نییە چکە ئێمە ئۆپۆزیسیۆنێکین بەسەر خودی کۆمیسیۆن وەکیانە سیاسەکانەوە چونکە بەڕاستی هەر کێشە و گرفتێک ئێمە تۆماری کەین چاودێرەکەمان تۆماریکەن ئێمە لە راپۆرتی خۆمانە ئاماژەی پێەکەین. راپۆرتانی ئێوە درێ بکێکە ئێمە لە کۆتایی بڵێن لە درێژەی پرۆسی هەڵبژاردنە ئەو ڕۆژی کە هەڵبژارد نەکرێت ئێمە لە مدەی بانگەشەش کە دەست پێەکە هەر خوڕوخاتێک تۆمارکەین لایەن کیانە سیاسەکانە خوڕوخاتێک ئەنجام بدرێت یاخود لە ڕۆژی هەڵبژاردنەکەدا ئەگەر هەر خوڕوخاتێک هەر پێشلکاریەک کێشە و گرفتێکی تەکنیکی بۆ ئامێرەکانی دەنگدان و خوێندنەوەی پەنجەموەر دروست بێت ئێمە تۆماری دەکەین و لە کۆتایی پرۆسەکە تا بۆ ڕایگشتی ڕای دەگەێنین و دواتر لە چوارچەوەی راپۆرتێکدا ئاراستی ئاژانسە نێودوڵەتەکانیەکەین و نوێنەرانی وڵاتانیەکەین و بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێ بە باش یان بە خراپ باشە بەوەی کە ئەگەر پرۆسەکە باشی چ بێتە پێشەوە پێزانینیان هەبێ بەرامبەر و پرۆسەکە دانی پیا بنێن و ئەگەریش کێش و گرفتێکی زەق هەبێت کە شایستەی شیاوی ئەوە بێکاری لەسەر بکرێت لە چوارچێوەی و راپۆرتەیە کاری لەسەر بکرێت. بەڵێ کاتە ئێوە لە ڕێگەی چیەوە ئەم زانیاریانە دەگوێزنەوە؟ ئێمە لە سەرجەم بنکە و وێزگەکانە چاودێرمان دەبێت لە ڕێگەی چاودێرەکانمانەوە لەسەر هەر سەرکاتژمێرێک راپۆرتێکمان پێدەگات لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە. ئەم ئەپلیکیشنە زۆر بە خێراترین بڵێن زۆر بە خێرایی زانینەکانمان بۆ دەگوازنەوە جیاواز لە پرۆسەکانی کە شێوازێکی تەقلیدی بەکارهێنرا. ئەم جاریان لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە زانینەکەمان پێدەگات ئۆتۆمات دەکرێت واتە لە هەر بنکەیەک و لە هەر وێزگەی ناو بنکەیەکە ئێمە چاودێرێکمان لەوێ هەیە و لە کۆتاییشدا
ئەو دەنگانە جیا دەکرێتەوە و هیچ دەنگی کیانی سیاسەکان و هەموو لایەک ئێمە ڕاستەخۆ پەخشی دەکەین لە سوۆشیال میدیای ڕێکخراوە و توان کەناڵەکانی ڕاگەاندنی سوودی لێ ببینی. کەواتە توانین بڵێنەوە کۆمیسیۆنێکی بچوو کراون لە نێو ڕێکخراوێکی مەدەنیەوە نیە؟ خودی کۆمیسیۆن کاری لەسەرەوەکە کە پرۆسەی هەڵبژاردن بە شەفافیت ئێوە زیاتر هەوڵ ئێمەش کار لەسەرەوە دەکەین و ئێمە چاودێر دەبین بەسەر کیانە سیاسەکان و بەسەر خودی کۆمیسیۆنیشە. باش کاک شەشەم ساڵ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند گۆڕانکاریە کراوە حتمما ئاگاداریان گۆڕانکاریانن و چەند بابەتێکی تازەگەریش دەتوانین بڵێن ئەم ساڵ ئەنجامەدرێن. چۆن خۆتان گونجاندووە لەگەڵ ئەم بابەتە نوێیانەی ناو کۆمیسیۆن بە تایبەت ئەوەی کە سەیتر حەبرەکە نەماوە پەنجەمۆرەکە نەماوە ئەمەی کە چاوەکەیان داناوە چۆن خۆتان گونجانەوە و چۆن ئێوە پێشتر ئەم گەنجانە ئەم چاودێرانە ڕاهێنانیان پێکەن لەگەڵ لەسەر ئەم ئەبدەیتە تازانی کە لە کۆمیسیۆنە ئەکرێت. ئێمە بەردەوامی ڕەبتێکی ڕاستە خۆمان لەگەڵ کۆمیسیۆنە هەیە بە تایبەتی ڕاهێنەرەکانمان چکە ڕاهێنەرەکانمان پێشتر بەشێکیان خۆیان فەرمانبەر بوون لە کۆمیسیۆن و بەشێکیان ئەزمونێکی تەواویان هەیە لە شێوازی ڕاهێنانی تیمەکان وەیە بە بەردەوامی ئەبدەتی تازە خۆیان ئەبدەیتەکەنەوە ڕاهێنەرەکانمان و بۆ ئەم جارەشیان بێگومان کۆمەڵە گۆڕانکاری ڕۆدا لە وانێکە ئێوە باستان کردوە چی ژماری بنکە و ێزەکانش گۆڕانکاری بەسەرادێت زیاتر دەبن و چکە ڕژێکی زیاتر گەنج هاتوودە پێشەوە و دەنگەدەن بۆیە بێگومان ئێمە بخۆمان ئەبدەیتەکەین لەگەڵ گۆڕانکاریەکان بە تایبەتی ڕاهێنەرەکانمان کار لەسەرەوە دەکەن ینی بە دەقە و سەعات هەر گۆڕانکاریەکە بێت لە پرۆسەی چاودێریکردن چ لە بەپێی ڕێنمایەکانی خودی کۆمیسیۆن کە ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێخستووە ئەو شتێک نییە بڵێن ئێمە بە مەزاجی خۆمان یا بەگوێری پەیڕۆوی خۆمان کاری لەسەر بکەین بەڵکو ئەبێ 100% ئێمە خۆمان بگوژین لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی کۆمیسیۆن و لەگەڵ هەمان کاتە هەندێک تەکنیکی نێودوڵەتی هەیە بۆ چۆندی چاودێریکردن دەسەڵاتی هەیە و کارەکانی ئێوە ڕابگرێ ئەگەر لە حاڵەتەکان بەڵێ ئەگەر ئێمەش ببینە هۆکاری خوڕوقات بێگومان ئەویش بەپێی ئەو یاسایی کە ڕێگەی پێداوین پێ هەمان یاسا ئەتوانێت ڕێگیری بکە لە کارەکانمان. بەڵێ ئەو خۆلی کە بەڕێستان باستان کرد لە ئێستادا دەستی پێ کردووە یا خود هێشتا دەستی پێ نەکردو و چەندێکە خایەنێ. بەڵێ ئێمە ئێستا لە ئێستا لە پرۆسی تۆمارکردنی ناوی ئەندامانین و بۆ ئەندامگیری لە ڕێگەی سوۆشیال میدیای ڕێکخرا و لە ڕێگەی چەند پێگەیەکی خۆمانەوە کارمان لەسەرەوە کردووە بە شێوەیەکی بێلایەنانە ئێمە ئەو دەرفەتە بۆ گەنجان بڕەخسێنین و گەنجان بتوانن خۆیان تۆمارکەن. ئەم ئەگەر ئیجازیەوە بن کە من پرۆسەکە تۆزێک بە شێوازێک کە باز بکەم چونکە گەنجان دەرفەتێکی زۆر جا دەرفەتیان نادرێتێ بۆ خودی خۆیان بێنە ناو پرۆسی سیاسیەوە گەنجانیش تا ڕادەیەکی زۆر کا لەسەرەوە ناکەن خودی خۆیان بچن بۆ دەنگدان. ئێمە دەرفەتەکەەوە ڕخسەی نەکەر بۆی دەرفەتێکی لە هەمان وێزگە بنکەی خۆیان کە دەنگی تیادن بیانکەین بە چاودێر بەڵکووا شەکەین دەنگیش بدەن و هانیان بدەین بۆ دەنگدان و بەشدار بن لە بڕیارێکی سیاسی باسی گرنگی پرۆسی هەڵبژاردنش بۆ گەنجانەکەمان بەڵێ ئێمە لە کاتی خولەکانمانە بەشێک لەوەیکەیە بەرزکردنەوەی ئاسی وشیاری گەنجانە لە ناوەندەکانی بڕاردانە باشترین ناوەندی بڕیار کە ئەوەیە کە گەنجان خودی خۆیان هەست بە بوونی خۆیان بکەن لە شوێنێکی وهایە کە دەنگ بدەن لە هەمان کاتە ئەرکیشیان پێ ئەسپێرین کە لە ڕێگەی ئەو ناوانی کە تۆمارەکەی و بە خاوەن باجێکن وەکو چۆن کیانەکەن دەنگ بچێن ئەو بابەتێکی زۆر شخصیە ئەو خودی خۆیان بڕیارەدەن لەسەر ئەوەی زۆر جار باز لەواکرێ ئەڵام ڕێکخراوانەیە ئەم تۆڕانە کە چاودێریان هەیە کە کەسی خۆیان هەیە جایتر ڤۆڵەنتێر بێ یا بە هەر جۆرێکی تر بێ کە کارەکەن ئەڵە تۆزێک ئیزعاجیانەکەن جا بە ڕاشکاوی ئەمەمان پێ بڵە کار کۆششکە ئێوە تا چەند ئازادیێن بەو ئەندامەکانتان کە دەنگ بەچێن سەر پشتیانەکەن لە بنەڕەتەوە ئێمە ئیجبار کراوین کە ئەو پرۆسەیە لی دوورکەوینەوە چونکە خودی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدنی ڕێکخراوێکی قازانەویستی سربەخۆیە و لەلایەن هیچ جێزێکەوە ئاراستە ناکرێت کەوایە هەر لەوێ ئێمە ناتوانین کار لەسەر ئەوە بکەین کە گەنجان ئاراستە بکەین بە شێوازێکی ئێمە ئاراستەیانەکەین بۆ ئەوەی کە خودی خۆیان بڕیار بدەن دەنگ بەکی ئەدەن و بڕیار بدەن چی هێزێکی سیاسی شایستی ئەوەیە کە پاڵپشتی بکرێت ئێمە تەنها وەشیارەکەیان ئەخێنە بەردەست ئەو خودی گەنجانە گەنجی کورد سپاس بخوا کە زۆر بە باشی ئەتوانن خودی خۆیان بڕیار بدەن و ڕەنگە زۆر قرس بێت کە بتوانین گەنجێک ئاراستە بکەین دەنگ بە چی لایەنێکی سیاسی بدا چونکە ئێستا ڕاستی بۆ هەموو لایەک دەرکەوتووە کە
چۆن هەڵبژاردن بکات لە بینی کیانە سیاسەکان و خودی کاندیدەکانیشە تا ڕادێک هەڵبژاردنەکانی ئێستا زۆر ئەوە نەماوەتەوە لەسەر کیانە سیاسەکان بەڵکو کاندیدەکان خۆشێتی مەسەلەن ببرە سارە کاک کۆشش من جەناب دەزانم کە چەند ساڵە خەریکی ئەم لەم بوارەیە ئیشەکەی حەقی خۆشێتی ئێوە ئەو لایەنانەش ئاگادار بکەن یا خودم گەنجانە ئاگادار بکەنەوە کە چ لایەنێک هەیە خزمەتەکە بە گەنج ئەتوانێت بەرنامە و پرۆگرامەکەی باشتر بێ ینی خۆ ئەمە طبیعیە ئەمە ناچێتە بابەتی ڕکلامەوە بۆ لایەنێک ئەو ئەرکی ئەمە نییە لە ڕاستی ئەوە کە ئەرکی ئەمە نییە و ئێمەش ناتوانین کا لەسەرەوەکەین چێتە چوارچەوەی بانگەشەوە بۆ کیانێکی سیاسی لە ڕاستیە ئێمە تەنها زمینە سازەکەین بۆی گەنجان خودی خۆیان بێنە پێشەوە بەشدار بن لە هەڵبژاردندا دەنگی خۆیان بدەن بە دەرەجەیەک لایەنی کێشەوەیە کە دەرفەتە ڕخسەنی گەنجان هەست بەبوونی خۆیان بکەن و بەشدار بن لە چاودێریکردنی خودی پرۆسەکە کە ئەمەش متمانە ئەبەخشێتەوە بۆ کەسوکارەکانیان بۆ ناسیاوەکانیان کە ئەڵێن بەڵێ پرۆسەیەکی زۆر شەفاف بووە لە ئێستادا لە مێژووی هەموو مێژووی عێراقا بەقەت ئەم جارە دڵنیان نین لە پرۆسی هەڵبژاردن کە بە شێوازێکی زۆر ڕێک و پێکە چێ بە پێشەوە لە شێوازی ئامێرەکان و ئەو ڕێکارانی کە کۆمیسیۆن گرێتە پێش. بیرتان لەوە کرێتەوە کە ئەم چاودێریە لە شارەکانی تری هەرێمی کوردستان بە یا تەنها لە پارێزگای سلێمانی و پێشتر چۆن بووە؟ لە ڕاستیدا ئەرکێکی ئاسان نییە ئیدارەدانی بۆ نمونە چەند هەزار کەسێک لە یەک کاتە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چونکە ئێوە ئەزانن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕێکخراوێکن کە پاڵپشتە دارایەکانیان دیاری کراوە و کارێکی خۆبەخشانەی ئەنجامدەن و ئێمە ڕاستیدا گەر ئاژانسەری دەوڵەتەکان نەبێت کە سپۆنسەری بەشێک لە ڕێکخراوەکانە و پاڵپشتی ئێمە دەکەن بۆی کە ئەو پرۆسەی هەڵبژاردن لە ڕێگەی خودی خەڵکی ناوچەکانەوە چاودێری بکرێت لە ڕاستی ئێمە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ناتوانین پاڵپشتێکی دارایی گەنجانیش بکەین لەو بابەتەیە بۆیە تا ڕادەیەکی زۆر کارمان لەسەرەوە کردووە کە ئەم تۆڕە فراوان بێت بۆ پارێزگەکانی کە وڵام ئەم جاریان تەنها لەسەر ئاسی پارێزگای سلێمانی کای لەسەر دەکەین. کاک کۆشش لێرەوە چی بە گەنجانەڵێ بە تایبەتەوانەی کە یەکەم جاریانە بەشداری لە دەنگدانەکەن و بەشداری لە هەڵبژاردنەکان و وەکو تۆڕێک کە چاودێرن بەسەر هەڵبژاردنەوە داوا چۆن داوا لە ئەو کەساناکی بەشدار بن لە نێو هەڵبژاردنە. ڕاست ئێمە خۆشبەختانە ئەم جاریان یەکێک لە چۆنەڵی تەحدیەکانی ئێمە یان چاڵنجەکانی لا ئێمە ئەوەیە کە 175 ئەو کەسانی کە بەشدارە بن لەگەڵ ئێمەیە یەکەم جاریان بێ دەنگ بدەن هات بێتن ناو پرۆسی دەنگدانەوە کە ئەم گەنجە یەکەم جارەکە دێتە ناو پرۆسی دەنگدان خۆی خۆش یەکەین بە چاودێر بەسەر پرۆسەکەەوە بۆیە لێرەوە ئێمە داواکەین لە خود هەموو گەنجان ڕووی دەمیان لێکەین دەڵێن بڕنە پێشەوە و خودی خۆتان بڕیاردەر بن لەسەر ئەوەی کە ئێمەتمانە بگەڕێنەوە بۆ پرۆسی هەڵبژاردن و چاودێری پرۆسی هەڵبژاردن بکەن و دەرفەتێکی باشە بێ بۆ گەنجان کە توانەکانیان بەهێز بکەن و بێنە ناو کۆمەڵگەوە تەجروبەی ئەم پرۆسێش بکەن. بڵێ بێگومان بۆیە لە ماوەی ڕابردووە ئێمە ئەو گەنجانی کە وەکو چاودێر هاتنەتە پێشەوە ئێستا لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کار دەکەن و ناو ئاژانسەکان و شوێنەکانی کە کار دەکەن بۆیە دەرفەتێکی باشە و ئومێد دەکەین پێشوازێکی باش لە پرۆژەکەمان ئێمەش ئومێد دەکەین ئێوە سەرکەوتوو بن و هەموو لایەک بتوانن بە باشی هەڵبژاردنێکی پاک و بێگەرمێ دەکەێت. کۆشش محەممەد سەرپەرشتیاری تۆڕی فۆکس بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان سپاس.